بەناوی خۆی گەورە و مێهرەبان گەلی خوڕاگیری کوردستان، خانەوادەی سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، هەموو چین و توێژەکان، کوردستانیانی دەرەوەی وڵات، ئەم کاتتان باش. گەلێکی ئاشتیخواز، دڵپاک و نیەت ساف داوای مافی خۆی دەکات و بە ڕێگایەکی ئاشتیانە بڕیار لە چارەنووسی خۆی ئەدات، سەرەڕای ئەوەش تاوانبار نەکرێت. ئەمەیە حاڵی ئێمەی خەڵکی کوردستان و دەرکەوت جارێکی تر دەرکەوت کە ئێمەی خەڵکی کوردستان تەنها خۆمانین و چیاکانمان. ناگەڕێمەوە بۆ تەفاسیلی مێژوو کە چیمان بەسەر هاتووە، تەنها کەمێک باسی دوای 2003 دەکەم. ئێمە وامان زانی دوای ساڵی 2003 دەرفەتێکی تازە ڕەخساوە بۆ هەموو خەڵکی عێراق کە پێکەوە بتوانین عێراقێکی فدرالی دیموکرات دابمەزرێنین، هەموو کەسێک هەموو لایەنێک ئەرک و مافەکانی خۆی بزانیت. هەرچی لە دەستمان هات کردمان بۆ ئەوەی ئەو عێراقە دابمەزرێت. تا ساڵی 2005 ڕۆڵێکی سەرەکیمان بینی بۆ سیاغەی دەستوری تازە بۆ عێراق. هەرچەندە ئەو دەستورە کەم و کوڕیشی هەبوو، بەڵام پێمان وابوو بۆ ئەو سەردەمە دەستکەوتێکی گەورەیە، نەک تەنها بۆ خەڵکی کوردستان بەڵکو بۆ هەموو خەڵکی عێراق. بەڵام بەداخەوە دوای ماوەیەک دەرکەوت کە دەستور پێشێل دەکرێت، شەراکەت، تەوافق، تەوازن ڕۆژ بە ڕۆژ لاواز دەکرێت و تا بەرەو نەمان ڕۆیشت و جارێکی تر عێراق کەوتەوە دەست تەنها یەک لایەن. زۆر هەوڵماندا لەگەڵ بەغدا و لەگەڵ دەرەوە و کە دەستور جێبەجێ بکرێت، بگەڕێینەوە بۆ دەستور، بگەڕێینەوە بۆ ڕێکەوتنەکانی بینمان، بەڵام فایدەی نەبوو. لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی چەندین جار باسمان کرد، پێمان گوتن وەزعەکە بەرەو هەڵدێرێک دەڕوات، پێمان گوتن وەزعەکە خەتەرناکە، بەم شێوەیە بڕوات. ئێمە ترسیەوەمان هەیە خوێن بڕژێت، وەرن یا شەراکەتێکی ڕاستەقینە پیادە بکەین، یاخود مادەم نەتوانین شەریکی ڕاستەقینە یەکتری بین بۆ ببینە جیرانی باش و هاوکاری یەکتری. ئەو کاتە زۆر هەڵوێستێکی ئیجابیان پیشاندا. ئەمە ئەوەی کە من دەیڵێم ئەمە پێشی 2-3 ساڵ. حتا یەکێکیان گوتی ئەگەر ئێمە هەر نەگەیشتینە ئیتفاق فإمساك بمعروف ئەو تەسریح بإحسان. هەمان کەس ئێستا سواری تانکی ئەبرامس بووە و دێ شەڕی خەڵکی کوردستان دەکاتن و شەڕی پێشمەرگە دەکات. ئازیزان، لە 3 تەمموزی 2014 من خۆم چوون بوو هۆڵی پەرلەمان و لەوێ داوام کرد کە یاسای کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی تاوتوێ بکەن و یاسایەک دەربکەن بۆ ئەوەی ڕەفراندوم بکرێت، چونکە لەو وەختەوە کەسانێک هەبوون لە دەرەوە و لە ناوەوە کە دەیان گوت کورد یەک نین، هەر کەسە و ڕەیەکی هەیە، هەر کەسە و بوچوونێکی هەیە، بۆ ئەوەی ڕەئی ئەکسەریەتی خەڵکی کوردستان دەرکەوی کە چیان دەوێت. لەو وەختەوە ئیشکراوە بۆ ڕەفراندوم و لە 20 تەمموزی هەمان ساڵ بە کوێی دەنگ پەرلەمان بڕیاری دامەزراندنی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیدا.
بەڵام دوای ئەوە بوو شەڕی داعش فەرز کرا لەسەر کوردستان و هەمومان مەشغوڵی بەرگریکردن بووین لە وڵاتەکەمان تا ڕۆژی حوتی شەشی ئەم ساڵ کە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بڕیاریاندا کە ڕۆژی 25 ئەیلول ڕۆژی ڕەفراندوم دەبی بۆ چارەسەری بنەڕەتی کێشەکانی کە هەیە ئێمە ئەو وەختەش گوتمان ڕەفراندوم بۆ ئەوەیە ئێمە چارەسەری گرفتەکان بکەین و دەمانەوێت بە شێوەیەکی ئاشتیانە بە لێک تێگەیشتن بگەینە تەفاهم ئەگەر وەختیشی پێویست بیت ساڵێک 2 ساڵ تا 3 ساڵ ئێمە توانین بەردەوام بین و پێکەوە هاوکار بین لەگەڵ بەغدا و باشترین علاقات دروست بکەین بەڵام ئەوەی کە بینیمان ڕەنگدانەوەیەکی زۆر تند دوور لە هەموو تەوەقعاتێک ئەو هەڵوێستەی جارانیان گۆڕابوو بە هەڵوێستێکی زۆر تند و دژایەتی ئەگەر ئێمە مەبەستمان ئەوە بووە یەکسەر سەربەخۆیی ئەلان بکەین ئێمە لە کاتێک داوامان دەکرد کە جێشی عێراقی انهیاری کرد بەرامبەر بە داعش یان پێشی ئەوە کە شەڕی ناوخۆیی شەڕی تایفەگەری ئەوەندە قوڵ بوو ڕۆژانە سەدها کەس دەکوژران لە بەغدا و شارەکانی تری عێراق بەڵام ئێمە هاوکاریمان کردن بە نیەتێکی ساف بە دڵێکی پاک بۆ ئەوەی پێکەوە بەردەوام بین لە عێراقێکی فدرالی دیموکراتدا بەڵام بەداخەوە دەرکەوت مەسەلە فەرهەنگە عەقلیەتە قەنەعەتیان بە مافی گەلی کوردستان نییە قەنەعەتیان بە فدرالیش نەبوو باوەڕ بکەن عەزیزانم ئەگەر دڵنیا بووینە ئەم وەزعی کە هەیە بەردەوام دەبی و شەڕمان پێ نافرۆشن ڕەنگە ئێمەش هیچ هەنگاوێکمان ناوێشت بەڵام ئەمە بەرنامەیەکی داڕێژراوە لە زۆر لە مێژینە ڕەفراندومیان کرد بە بەهانە ئەگینا زۆر لە مێژە زۆر علاماتی ئەو نیەت خراپیەیان دەرکەوت بوو لە شەڕی داعش کە پێشمەرگە داستانی زۆری تومار کرد ئەفسانەی داعشی تێکشکان خەڵکی کوردستان خۆڕاگر بوون هەموو ئەو وفودانەی کە دەهاتن لە دەرەوە ستایشی ڕۆلی پێشمەرگە و خەڵکی کوردستانیان دەکرد بەڵام بەداخەوە لە کاتی کە پێویست بوو هەڵوێستی عەمەلی پیشاندن هەمویان گەڕانەوە بۆ مەساڵحی خۆیان و مەبادئ بزر بوو لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ پێشمەرگە ڕۆلی سەرەکی بینی ئەگەر پێشمەرگە نەبووە قەت جێشی عێراقی نەیدەتوانی مووسڵ ڕزگار بکە بەو ئاسانیە ئێمە وەمان زانی کۆمەڵگای نێودەوڵەتی پاداشتی خەڵکی کوردستان و پێشمەرگە ئەدەنەوە ڕێز لە خوێنی ئەو شەهیدانە دەگرن و هەروە وەمان زانی عێراقیش وەفایەکی دەبی بەغدا دەسەڵاتی بەغدا وەفایەکی دەبی بەرامبەر بەو هاوکاریە و ئەو هەموو ئاسانکاریانەی کە بوومان کردن لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ بەڵام بەداخەوە بینیمان هەر لەو وەختەوە هەموو بەرنامەیان ئەوە بوو ئیستیفادە لەو فرسەتە بکەن شەڕی حەویجەیان دواخست تا ئاخرین ڕۆژان بۆ ئەوەی هەموو ئەو هێزانە بە حجەتی ئەوەی کە بوو شەڕی داعش کوکراینەتەوە وای پەلاماری کەرکووک بدەن لە وتارەکانمدا پێش 25 ئەیلول زۆر جار ئاماژەم بەوە دەکرد کە دەبی تەوەقعی زۆر فشار بکەین کۆسب دروستکردنی زۆر کۆسب لەسەر ڕێگای هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چونکە ئازادی و سەربەخۆیی باجی دەوێت بەڵام ئەوەی کە قەت پێشبینی نەدەکرا بە خەیاڵیشماندا نەدەهات ئەوە بوو کە لە شەویش 15 لەسەر 16
ئەو خیانەتە گەورەیە، ئەو خیانەتە نیشتیمانی و نەتەوەییە لە کەرکووک ئەنجام درا و کەرکووک تەسلیم کراوە لە پشتەوە خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و لە هەموو گەلی کوردستان درا. و دەنگی زوڵالی 3 ملیۆن مرۆڤیان لە کوردستان خستە بەردەم کۆسپێکی زۆر زۆر گەورە. هەرچەندە ئەو 3 ملیۆن دەنگە مێژوویەکیان تومار کرد بە کەس نەسرێتەوە، بەڵام کوسب دروست کرا، کارەکەیان سەختتر کرد. ئەگەر ئەو خیانەتە نەبووایە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی تر دەبوو. خوشک و براون، پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بوو کەرکووک دانرا بوو، چونکە تەواقعی ئەوەمان دەکرد کە پەلامارماندەن و ئەگەر ڕفراندومیش نەکرا بە ئەو پلانە هەر هەبوو، دڵنیا بن، متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان وەکو خۆی بمینی. بەڵام ئەو خیانەتە گەورەیە وای کرد کە هەم موڕاڵی پێشمەرگە دابەزی و هەم موڕاڵی خەڵکی کوردستانیش دابەزی و تەئسیرێکی یەکجار زۆر گەورەی لەسەر پلانەکەشی کرد کە وەکو پێویست نەتوانرا جێبەجێ بکرێت لە بەرگریکردن. ئەوەی تر کە زۆر جێگەی سەرنج بوو و تەوەقوعمان نەدەکرد، ئەوانەی کە ئەمریکا بە تێرۆریست ناویان دەباتن و ئەوانە سواری دەباباتی ئەبرامسی ئەمریکی ببن و لەبەر چاوی ئەمریکا بێن پەلاماری خەڵکی کوردستان دەن و ئەمریکاش تەماشا بکات. ئەمە سوالێکی گەورەی دروست کردووە بۆ خەڵکی کوردستان. ئایا ئەمریکا ڕازی بووە بۆ پلانە، بەو هێرشە بوو سەر کوردستان، یان مەسەلە چییە؟ ئەگەر سزادانی گەلی کوردستانیش بیت، ئایا سزادان بەوە دەبی بە دەباباتی ئەبرامس بێن پێشمەرگە شەهید بکەن و خەڵکی کوردستان دەربەدەر و ئاوارە بکەن؟ جینوسایدێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە، ئەنفالێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە؟ دوای ئەم ڕوودەوانە دەسەڵاتی بەغدا تووشی غرورێکی زۆر هات. چەندی هەوڵماندا شەڕ نەبیت. پێشمەرگە زۆرێک لە ناوچەکانی تری چۆڵ کرد تەنها بوو ئەوەی خوێن نەڕژێت، بەڵام هێزەکانی عێراقی بە تایبەتی حەشد تووشی غرورێکی وا هاتن، سنوورێکیان نەهێشت و هەر دەیانویست بێنە پێش و هیچ شوێنێک نەهێڵن. تاکو پێشمەرگە ناچار بوون بەرگری لە خۆیان بکەن و نەیان هێشت چیتر پێشڕەوی بکرێ. و ئەو شوێنانەی کە جەیش و حەشد هاتوونە تێیدا هەمووی ئەوە بووە کە بە ئاشتی چۆڵ کراوە و پێشمەرگە شەڕی تێدا نەکردەوە. لە هەر کوێ پێشمەرگە بەرگری کردبی نەیانتوانیوە بێنە پێش. باس لەوە دەکەن کە تەطبیقی دستور و دەسەڵاتی ئیتیحادی دەکەن. فەرمونون با بگەڕێینەوە بوو دستور، پیشان ماندن لەکوێ دستور ڕێگەی بە ئێوە داوە هێزی چەکدار لە دژی ملت بەکاربینن. مەبەست تەطبیقی دستور نییە، زۆر زۆر ئاشکرایە، بەڵکو بوشکاندنی هەیبەتی خەڵکی کوردستانە، بوشکاندنی هەیبەتی هەرێمی کوردستانە، بوشکاندنی کەرامەتی گەلی کوردستانە. و ڕەفراندومیان کردووە بە بەهانە کە ئەنفال کراین، کیمیاباران کراین، کۆمەڵکوژ کراین. هەر چەند ماوەیەک پێش ئێستا ئێزیدیەکان کە کۆمەڵکوژ کران نانبڕ کرا ئەم گەلە، ئایا ئەو وەختە کەس باسی ڕەفراندومی کردبوو؟ عەزیزان، مەسەلە فەرهەنگە عەقلیەتە. ئەو مافەیە بە ئێمە ڕەوان نابینن. ئێستاش بە ڕۆژکاوی بە بەرپرسانی بەغدا دەڵێن ئەگەر مەبەست تەطبیقی دەستورە و چارەسەری ئاشتیانەیە، ئەوە خیاری هەرێمیشە.
ئەوە حکوومەتی هەرێمیش دەست پێشخەری کردووە فەرمونون لەگەڵ حکوومەتی هەرێم کەونە گفتوگو چارەسەری ئەو گرفتانە بکەن ئەو کێشانە بکەن. زۆرمان پێ ناخۆشە خوێن بڕژێت، بەڵام ئەگەر وەک دەردەکەویت مەبەستان تێکدانی هەرێمی کوردستانە، مەبەستان شکاندنی کەرامەتی خەڵکی کوردستانە، وەخو سەپاندن و بە فەرزکردنی ئێرادەیەکی ناحەقە، بە دڵنیاییەوە پێتان دەڵێم هزارەها ڕۆڵەی ئەمگەلە پێشمەرگە قارەمانەکان خەڵکی کوردستان ئامادەن تا دووە هەناسە بەرگری لە خۆیان و وڵاتەکەیان بکەن. ئێمە مردن هەڵدەبژێرین، ناهێڵین کەرامەتی ئێمە بشکێن. وەگەر تەسەور بکەن بە چەند حەشدێک دێن و ئەو ناوچانەی دەرەوەی هەرێمی کوردستان بە کەیفی خوتان تاڵانی ئەکەن و خەڵکەکە دەربەدەر دەکەن، بەوە ناسنامەی کوردستانی ئەو ناوچانە لە ناو ئەبەن، ئەمەش خەیاڵی خاوە. ناسنامەی کوردستانی ئەو ناوچانە هەردەمینی و ئەمە کاتیە ممکن نییە وەزع قبول بکرێت بەم شێوەیە بەردەوام بێت. ئێمە لەگەڵ نەتەوە و گەلانی ناوچەکە براین، نابی سیاسەتی هەڵەی حکوومەتەکان ببیتە سەبەبی ئەوەی ئەو برایەتیەمان تێک بچێت. ئێمە ئەو برایەتیە ئەپارێزین و ناش بیتن بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێ کە بچووکترین خەلەل لەو پەیوەندیە دروست ببێت. عزیزان، هەروەک ئاماژەمان پێ کرد پێشمەرگە زۆر هەوڵی دا، شەڕ ڕوو نەدات، بەڵام زێدەڕەوی حەشد وای کرد کە لە ڕۆژانی ڕابردوو لە چەند شوێنێک شەڕێکی خوێناوی ڕوودات، لە پردێ، لە مەخمور، لە تەلەسقۆف، لە زمار، لە ڕەبیعە، و سوپاس بوو خۆی گەورە، سوپاس بوو پێشمەرگە قارەمانەکان. داستانی گەورە تومار کرا، دەستخوشی لەو پێشمەرگە قارەمانانە دەکەم، سڵاو بوو گیانی ئەو شەهیدە قارەمانانە و هەموو شەهیدانی کوردستان. تەمەنای شیفا دەکەم بۆ بریندارەکان و جارێکی تریش زۆر زۆر بەداخەوە بوو هەموو ئەو خوێنەی کەڕژاوە، پێشمان ناخۆش بووە، بەڵام پێشمەرگە ناچار کرا کە بەرگری لە خۆی بکات. خوشک و برایان، بڕیار بوو سەرەتای مانگی 11 یعنی چەند ڕۆژێکی تر هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت، بەڵام لەبەر خۆی سیاسی و ئەمنی و تەکنیکی دیارە ئەنجام نەدرا. پەرلەمان تەمەنی تەشریعی خۆی بۆ 8 مانگ درێژ کردەوە و بە پێی بڕیاری ئەنجومەنی شوڕا تەمەنی سەرۆکایەتی هەرێمیش لەگەڵ تەمەنی پەرلەمان درێژ دەبووەوە. بەڵام من قبولم نەکرد و نامەم نووسی بۆ پەرلەمان کە بە هیچ شێوەیەک قبول ناکەم نەماوە کە درێژ بکەنەوە، نە یاساکە دەستکاری بکەن. لە 2013 هەروەکو خۆتان زانن لە دوو خۆلی سەرۆکایەتی لە 2005 تا 2013 جارێک لە پەرلەمان و جارێکش ڕاستەوخۆ لەلایەن میلەتەوە هەڵبژێردرا. لە 2013 لە پەرلەمان بۆ 2 ساڵ درێژ کرایەوە، دوای ئەوەش بە بڕیاری ئەنجومەنی شوڕا بۆ 2 ساڵی تر یان تا هەڵبژاردننی داهاتوو درێژ کرایەوە و لەبەر شەڕی داعش ئەو وەختە من قبولم کرد. لە هەموو فرسەتێکدا داوام لە پەرلەمان لە حیزبەکان نەکرد هەڵبژاردن بکەن کێ خۆی کاندی دەکات و بڕوای ملت بەدەست دینی پیرۆزبایی لێ دەکەم، بەڵام نەک هەڵبژاردنیان کرد نە کەس خۆی کاندید کرد تا گەیشتە ئیمڕۆ. ئێستاش هەروەکو باسم کرد ئێمە نامەمان نووسیوە بۆ پەرلەمان کە ئەوان لەگەڵ حکوومەت لەگەڵ حیزبەکان چارەسەری ئەو بابەتە بکەن بە شێوەیەکی یاسایی، و من ڕاوێژم کردووە لەگەڵ جێگیری سەرۆک
کسرت اویش همان رأی منه. خوشکو بران منیش وەک مەسعود بارزانی بەردەوام دەبم لە خزمەتی گەلەکەم پێش سەرۆکاتی و لە کاتی سەرۆکاتی و دوای سەرۆکاتیش من هەر مەسعود بارزانیم هەر پێشمەرگەم و بەرزترین و پیرۆزترین پلە و پایەلای من پێشمەرگاتیە و گەورەترین شانازی بوو من ئەوەیە کە هەموو کوردستانیەکی دڵسۆز و بە ویژدان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا گەیشتنە ئاستێک کە بە بڕواوە داوای مافی خۆیان بکەن و بە ئومێدەوە هەنگاو بەرەو پێشەوە بنێن. و پشتیوانی ئەو ڕێگەیە بکەن کە من بڕوام پێ هەیە و ئامادەم لە پێناویدا خۆم بەخت بکەم. دڵنیاتان دەکەم من لەگەڵتان دەبم و هەر پێشمەرگەی ئێوەم و سەرکەوتنیش هەر بۆ ئێمە دەبی. لە کوتاییدا زۆر سوپاس بۆ خۆڕاگریتان، هزاران سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان، داوا لە هەموو کوردستانیان دەکەم یەک ڕێز بن و ئیرادەیان بەهێز بیت. ناحەزان لە هەوڵی ئەوەدان ئیرادەی گەلی کوردستان بشکێنن ئەبێ ڕێگە نەدەن ئەو ئامانجەیان بێتە دی. دڵنیام گەلی کوردستان سەر دەکەوی چونکە دۆزەکەی ڕەوایە ئیتر هەر بمینن بە خێر و خۆشی.